سوودان بە وڵاتی کودەتا سەربازەکان ناسراوە. هەروەک زۆربەی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست کودەتاکان بنەمای گرتنە دەستی دەسەڵات بوون. بۆیە هەر هەمان ژەنەڕاڵەکان بەرگی سەربازیان بە مەدەنی گۆڕیوە و دەیان ساڵ دەسەڵاتیان کۆنترۆڵ کردووە. لە سوودان تەنها ژەنەڕاڵ سیوار ئەزەهەب کودەتای بەسەر ڕژێمی جەعفەر نومەیریدا کرد و لە ماوەیەکی کووردا دەسەڵاتی ڕادەستی مەدەنی کرد و بۆ خۆی لە دەسەڵات دوورکەوتەوە. بەڵام گرتنە دەستی دەسەڵات لەلایەن ژەنەڕاڵ عومەر حەسەن ئەلبەشیر لە ساڵی 1989دا بۆ جارێکی تر ئەو وڵاتەی خستەوە ژێر دەسەڵاتی سەربازی. گەرچی لەو کودەتایەدا بزوتنەوەی ئیسلامی سوودان هاوپەیمانی ناوبراو بوون. بەڵام دوجار عومەر بەشیر وەک کەسایەتێکی پراگماتیکی هەلپەرست لە دکتۆر حەسەن توڕابی سەرۆکی پەرلەمان و هاوپەیمانی هەڵگەڕایەوە خستیە زیندانەوە. عومەر بەشیر لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا زوو هاوپەیمانێتەکانی دەگۆڕی. ئەوەش هەموو لە پێناوی سوودوەرگرتن لە هاوپەیمانێتەکان بۆ دەرچوون لە قەیرانە سیاسی و ئابوووریەکان. لە قۆناغێکدا سوودان وەکو ڕایەڵی کۆماری ئیسلامی ئێران بۆ کیشوەری ئەفریقا بەکاردەهاتوو بەشیر هاوپەیمانێکی بەهێزی ئێران بوو. بەڵام بۆ دەرچوون لە قەیرانەکان و بە هیوای وەرگرتنی شیرینی پترۆدۆلار بۆ دەرچوون لە قەیران بە بیانووی بەرگری لە دوو حەرەمی پیرۆزی مەککە و مەدینە لە هاوپەیمانێتی عەرەبی بۆ هێرشی سەر یەمەن بەشداری کرد. کاتێ زانی ئیمارات و سعودیەش بەو شێوەیە یارمەتی نادەن ڕووی کردە تورکیا پێدانی ئیمتیازی دوورگەی سەواکین بە حکومەتی تورکیا. دوای ئەوەش بۆ جارێکی تر نزیک کەوتنەوە لە ئێران لە سەردانێکی چاوەڕوان نەکراودا گەیشتە دیمەشقی پایتەختی سووریا و وەکو یەکەمین سەرۆکی عەرەبی پەیوەندی لەگەڵ ئەو ڕژێمەدا ئاسایی کردەوە. دوای خۆپیشاندانی جەماوەری لە پایتەخت و ویلایەتەکانی ئەو وڵاتەدا سەرەتا داواکاری بوون بۆ چارەسەری قەیرانی ئابووری بە تایبەتی گرانبوونی خواردن و سوتەمەنی. گەرچی بەشیر لەلایەک بەڵێنی چاکسازی لە وڵاتدا دەدات و لەلایەک تریش بە چارەسەری ئەمنی ڕوبەڕیان دەبووەوە بۆیە هاوڵاتیان سوور بوون لەسەر گۆڕینی ڕژێم و هێماکانی گەندەڵی وڵات. ڕاستە وڵات لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کەوتوو بۆ ژێر گوشاری گەمارۆکانەوە، بەڵام ئەوەی کە کێشەی وڵاتی ئالۆز کردبوو کێشە سیاسی و ئابوووریەکانی ناوخۆ بوون. بەو پێی سوودان پێگەیەکی ستراتیژی لە خۆرهەڵاتی ئەفریقیا هەیە. سەقامگیری ئەو وڵاتە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی گرنگی زۆری هەیە. بەو پێیەش کە ئەمریکا ترامپ پشتیوانی لە ڕژێمە دیکتاتۆرەکان دەکات. کودەتای سوودان بەلایەوە گرنگ نییە، بەڵام سەقامگیری وڵاتەکەی بەلاوە گرنگە. سەرەڕای بەڵێنەکانیش بزوتنەوەی جەماوەری سوودان بڕوایان بە بەڵێنەکانی سوپانیە و بە دووبارە خۆسازدانەوەی ڕژێمی بەشیر ناوی دەبن. بۆیە مانگرتنەکان بەردەوامن و پێناچێ ژەنەڕاڵەکانی ڕژێمی پێشوو بە سانایی لەم ئەزمونە دەرچن و وڵات بگەێنە کەناری ئارام.